نادەبی بێنە دەنگدان ئەوانەی کە لە مارێنە تا ئێستاش نهاتینە دەنگدان هێشتان زۆرمە وەکو کەسایەتێکی پێکاتی جیاواز ئەمڕۆ دەنگداوە حتمما لە ئەنکاوە قسە چییە بۆ پێکاتە جیاوازەکان؟ ئێمە پێکاتەی ڕەسەنین پێکاتەی جیاواز نین ئێمە هەمومان لە وڵات یەک نیشتیمانین ئەنجە جا کورد بین تورکمان بین کەلدان بین ئاشووری بین سریان بین ئەرمەن بین وەکو پێکاتەی نەتەوەی یاخود وەکو موسڵمان مەسیحی کاکەیی ئەیزیدی سابی ئەیمەندایی وەکو ئاین ئێمە هەمومان یەک نیشتیمانمان هەیە کە کوردستانە و عێراقە بۆیە ئێمە ئەمڕۆ لە کوردستان لە عەنکاوە لە هەولێری پایتەخت بەشداریمان کرد لەگەڵ بابم لەگەڵ داکم لەگەڵ خوشکم و منداڵەکانی برام و منداڵەکانی بەندە و منداڵەکانی هاتین دەنگماندا بۆ ئەوەی بەشدار بین لەو پرۆسە دیموکراسیە کە عێراقی نوێ لەسەری بنیاد کراوە دوای 2003 و هەروەها مافە دەستوریەکانمان کە یەکێک لە مافە دەستوریەکانی هەوڵاتی عێراقیەوەی کە بچی دەنگ بدە و نوێنەری خۆی هەروەها دەستنیشان بکاتن بۆیە من دڵنیام کە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن پراکتیسکردنی مافی هەوڵاتی بوونە و دەبێت هەموو هەوڵاتیەک لە کوردستان ئەم مافە بپارێزیت و ڕۆژی دەنگدان بچی دەنگی خۆی بدا بەو کەسانەی کە کوردستان دەپارێزن نیشتیمان دەپارێزن و دیموکراسی دەپارێزن لە عێراق و لە کوردستاندا. کاکانەوە خۆ دەڵێ پێکاتە ڕەسەنەکان ئێمە دەڵێن پێکاتە جیاواز دەڵێن پێکاتە ڕەسەنەکان چ کاریگەرێکی هەیە لەسەر زۆربوونی دەنجی پێکاتەکان لە پەرلەمانی بەغدا؟ ئێمە 5 مەقعەدی کۆتۆمان هەیە بەڕاستی و 5 مەقعەدی کۆتا ڕاستە ئەمە ئەو داوای زیاتر دەکەین و لە کوردستانش 6 مەقعەدمان هەبوو بەڵام بەداخەوە لەبەر تەداخلی نایاسایی محکمەی ئیتیحادی بە شەئنی کوردستانی کە ئێمە لە عێراق فدرالیمان هەیە نەدەکرا ئەو تەداخلە بکەن بەڵام بووە 3 مەقعەد بەڕای من پێکاتەیەکی ڕەسەن وەک کلدان و ئاشووری و سریان و ئەرمەن و تورکمان بە 1 مەقعەد و بە 2 مەقعەد و بە 3 مەقعەد و بە 10 مەقعەدش مافیان سنووردار ناکرێ بکرێ بەڵام ئێمە لەو مافانەی کە هەیتمان ئێستا لە عێراق کە 5 مەقعەدە داوا دەکەین ئەم سیستمەی کە ئێستا تێدایە ئێمە ئەو سیستمە بگۆدرێ دەنگدان تەنها حەسر بکرێت بە کریستیانەکان تەنها کریستیان دەنگ بە کریستیان نەکات تاکو ڕێگا بگرین لەو ملیشیانەی هەیە لە عێراق کە بەدایان 1000 دەنگ دادەرێن بۆ ئەوەی مەقاعدی ئێمە وەکو چەند ساڵێک 3000 پێش ئێستا بردیتیان ئێمە دەمانەوێت ئەم تەداخلە ئەم هەڕەشەیە دژی بە نوێنەراتیمان لە عێراق ڕابگیرە و بتوانین کەسانێکی ڕاستەقینە کە نوێنەی ڕاستەقینە کریستیانەکان من بینێرینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای لەو پێکاتەی کە بەنیازنی بێنە دەنگدان نادەبی بێنە دەنگدان ئەوانەی کە لە مارێنە تا ئێستاش نهاتینە دەنگدان هێشتان زۆرمە نانی خۆتان بخۆن وەرن دەنگ بدەن بە کوردستانیانی ڕاستەقینە و دەنگ بدەن بەو کەسانەی دەیانەوێت عێراق بە دیموکراسی ببینێ.